شرور أنفسنا وسيئات أعمالنا، من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. مسلمانان عزيز خوشويست، چیرۆک و بەسەرهاتەکانی قورئانی پیرۆز تەنها بۆ تام و چێژوەرگرتن باز نەکراوە، تەنها بۆ وەرگرتنی زانیاریەک باز نەکراوە، تەنها خستنە ڕووی بابەتێکی مێژووی نییە، بەڵکو پڕە لە پند و ئامۆژگاری. عیبرەتی تایە بۆ ئێمە مسلمان، ڕاچەڵەکاندنی تایە، بێداربوونەوەی تایە بۆ بێئاگایان، گۆڕانکاری تایە لە ژیانی مسلمانان. سوود و گرنگی و بایەخێکی یەکجار زۆری هەیە، هەر بۆیە خوای گەورە زۆر چیرۆک و بەسەرهاتی ئومەتانی تری لە قورئانی پیرۆزە بۆ ئێمە باس کردو. یەکێک لەو چیرۆک و بەسەرهاتانە لە سوورەتی قەلەمە خوای گەورە باسی ئەصحاب الجەنە ئەکات، هاوڵانی باخەکە، با بزانین ڕوودا و بەسەرهاتەکەیان چۆن بووە و چ دەرس و پند و عیبرەت و ئامۆژگاری بۆ ئێمەی موسڵمان تایە، چ سوودێکی لێ ئەبینین. خوای گەورە فەرمێ ئینا بەلەوناهم کەما بەلەونا ئەصحاب الجەنەة إذ أقسموا ليصرمنها مصبحين ولا يستثنون. فەرمێ کافرانی مەکەمان تاقی کردەوە بە عقوبەدان و بە وشکە ساڵی و بە نەبوونی و بێ پیت و بەرەکەتی، هەر وەکو چۆن هاوڵانی باخەکەمان تاقی کردەوە. ئەمانە پیاوێکی چاک هەبوو کە ئیمامی قورتوبی فەرمێ ڕوودا و بەسەرهاتەکەیان لە دێیەک بۆ ناوی ضەڕوانە 2 فەرسەخ واتە 6 میل لە سەنعای پایتەختی یەمەنەوە دوور بووە و هەیەڵێ لە حەبەشە بوونە. پیاوێکی چاک هەبووە، باخێکی هەبووە، جۆرەها بەرووبووم خوای گەورە پێی بەخشیوە، بەرەکەتی خستۆتە ناو ئەم باخەیەوە. ئەم پیاو چاکە هەموو ساڵێ کە باخەکەی هاتبێتە بەر، بەشێشی کردوتی بەسێ بەشەوە، بەشێشی بۆ خۆی و ماڵ و مناڵ وەکو داهاتێک بەکارهێناوە و هەڵگرتووە، بەشێکیشی بۆ مەصرەفی باخەکەی داناوە، بەشێکیشی بە فەقیر و هەژار داوە. خوای گەورەیش بەرەکەتی ڕژاندۆ بەسەریا بە شێوازێک کەوان ناوبانجی هەبووە لە ناو هەموو باخەکانی تری ئەو سنوورەیە، ئەو مەنتیقەیە. دوای ئەوەی کەوا ئەم پیاوچاکە وەفات دەکات، کوڕەکانی کە لە دوای باوکیان دێن ئەڵێن باوکمان خەڵەفا بوو، باوکمان بێ ئاگا و نەزان بوو، ئەم هەموو داهاتەی ئاوا تەخشان و پەخشانە کرد و نەیهێشت وەکو پێویست ئێمە سوودی لێ ببینین، کاچوو بەشی فەقیر و هەژارانێدا. ئەمان ئیذ ئەقسەموا لەیەصرمنها مصبحین، کاتی ڕنینی بەرەکەی هات، سوێنیان خوارد ئەبێ لە بەرەبەیانێکی زووە بڕۆین بۆ لێکردنەوەی بەرهەمەکەمان، نابێت کەس ئاگای لێبێت بە دزیەوە. لەوەی باوشیان کاتێکە کاتی ڕنینی بەرهەم بەهاتایە، فەقیر و هەژارەکانی ئاگادارە کردەوە، هەمووی دوای ئەکەوتن لەگەڵێ ئەڕۆیشتن، بەشیان لێدا هەر لەسەر باخەکە نەیهێنایەوە، ئەوەی کە بەشی ئەوان وایە جیایە کردەوە و بەسەریان نەدا بەشێ کرد. ئەوەی لە دارەکان بەربوایەتەوە کە زۆر بوو، بەرهەمەکە یەکجا زۆر بوو، دارەکان
نەیەتوانی هەڵیگرێت زۆریش یەکەوتە خوارەوە ئەوەی لە دارەکە بکەوتایەتە خوارەوە ئەو هەر مڵکی فەقیر و هەژار بوو گردنیانی ئازا کرد بوو هەر کات و هەر کەسێ بڕۆشتایە بۆ خۆی لێ کردو ئەی برد ئەوانەی هەڵەگرت کۆی ئەکردەوە کە یەکجار زۆر بوو ئاگداریان یەکردو ئەمان نیەتەکەیان گۆڕی نیازیان خراپ بوو سوێنیان خوارد ئەبێ بە بەرەبەیان بڕۆین ولا يستثنون و ئینشاءڵڵایشیان نەکرد نیازیان خراپە شەو بڕیار ئەدەن کۆ ئەبنەوە بەیانی بە بەرەبەیان بە تاریک لە ماڵدەر ئەچین بەنیهێنی کەس ئاگای لێ نەبێ هەتا بەرهەمی خۆمان هەمووی ئەڕنین و هەمووی کۆ ئەەکەینەوەیە هەمووی ئەفرۆشین هەمووی لە ناو ئەبێن و فەقیر و هەژار ئاگای لێ نەبێ ئەم نیازە خراپە لە دڵیانایە قسەی لێ ئەکەن نیازیان وایە بەیانی بەو شێوازە ئیشەکەیان بکەن فطاف عليها طائف من ربك وهم نائمون خوای گەورە ئاگای لە نیازی خراپی هەموو کەسێک ئاگای لە نیەتی دڵی هەموو کەسێکە خوای گەورە سزایانی دا ئەمان شەو خەوتن بۆی بەیانی زوو هەستن ئەو ئیش ئەنجام بدەن خوای گەورە جبریلی نارد ئەو باخ و باخات و بەرهەمە زۆرەی کەوا ئەو سەوزایە زۆرەی کە هەیان بوو لە ڕەگەوە لە ڕەگ و ڕیشەوە هەمووی دەرکرد هەر هەمووی بۆ مەلایکەت و فریشتەی خوای گەورە زۆر ئاسانە ئەوان زۆر بەهێزن پێکاتەی لەشیان زۆر گەورەیە هەمووی لە ڕەگ و ڕیشەوە دەرکرد ئەو باخە فطاف عليها طائف ئیمامی قورتوبی فەرمی هێنای باخەکە بە دەوری کەعبەی پیرۆزە تەوافی پێ کرد تەوافی کرد بە دەوری کەعبەیە و بردی لە طائف داینا ئیسە بۆچی بە شاری طائف ئەوترێت طائف طائف واتە ئەو کەسەی تەوافەکە بۆ بەو شارە ئەوترێت تەواف کرد لەبەرەوەی ئەو کاتە ئەو باخە جبریل لە یەمەنەوە هێناوێتی وڵاتی حیجاز و مەکە وڵاتێکی وشکە ئیستەیش طائف وڵاتێکی زۆر سەوزاییە باخ و باخاتێ زۆری تایە لەو کاتەوە سەوزایی کەوتۆتە ئەو شارەوە لە یەمەنەوە هێنای گواستەوە تەوافی پێکرد بە دەوری کەعبەیە بردی لە طائف داینا فطاف عليها طائف من ربك وهم نائمون ئەوان خەوتون نیازی خراپی خۆیان بە نیازن بەیانی جێبەجێکن بەڵام خوای گەورە لە شەوە ئافەتێکی نات بەو شێوازە لە ڕەگ و ڕیشەی زەرعات و بەروبووم و باخیانی دەرکرد هیچی نەهێشت فأصبحت كالصريم وەکو شەوی تاریشی لێهات زەویەکی ڕەش یەک شتێکی تیانێ وەک ئەوەی ڕۆژێ لە ڕۆژان دارێ تۆوێک شتێک لێرە نەچاندرابێ و نەڕوێنرابێ هیچی لێ نەما فتنادوا مصبحين بياني هستان بياني زو شبق أن يغدوا على حرثكم إن كنتم صارمين أجر ما بستانا يلا حصنوا بك ونريع بو ليكرنوي بروبومتا فانطلقوا وهم يتخافتون أمان بريا كوتن بتشبتشب للرقاق سيانكر بوي فقير وهجار نوكو خبريان بيتوا دوايان كون ئەمان شتێکیان بدەنێ نەوەکو لە ڕوادامانی شتێکیان بدەنێ با کەس ئاگادار نەبێت ئەلا يدخلنها اليوم عليكم مسكين وتیان ئەمڕۆ نابێ هیچ فەقیر و هەژارێ بێتە نزیک ئێوە و داوای شت بکات و بیدەنێ کەس نێتە پێشەوە ئەوەیشی هات بیگەڕێنەوە ڕەتیکەنەوە فغدوا وغدوا على حرد قادرين نیازیان هەیە بەهێزەوە بە گورجوگۆڵیەوە یا بە تووڕەییەوە چوونە سەر باخەکەیان کە ئێمە توانامان هەیە ئیشی خۆمان بکەین ئەوەی مەبەسمانە جێبەجێ ئەەکەین فلما رأوها قالوا إنا لضالون کاتی ئەچنە سەر باخ سەیرەکەن زەویەکی ڕەش وشک هیچ لێ نییە وتیان ئێمە ڕێمان هەڵە کردووە ئەمە کەی شوێنی ئێمەیە ئەمە کەی باخی ئێمەیە لەوانەیە ئەو نەزوو هاتبێتین هێشتا دنیا ڕووناک نەبووتەوە ڕێیەکەمان هەڵە کردبێ گەڕانەوە دواوە چەند جارێک هاتن و ڕۆیشتن سەیری ئەملا ئەولا ئەکەن و ڕێگا ئەکەن شوێنی خۆیانە باخی خۆیانە وتیان بەل نەحن مەحرومون جان وەڵا ئەمە باخەکەی خۆمانە بەڵام ئێمە بێبەش کراین خوای گەورە ئێمە ویستمان فەقیر و هەژار بێبەشکەین لە خێر و خێرات خوای گەورە ئێمە بێبەش کرد لە هەموو باخەکە الجزاء من جنس العمل ئەمان سزای خوای گەورە هاوشێوەی کردەوەی مرۆڤە کردەوەکە چۆن بێ لە هاوشێوەی ئەوە خوای گەورە سزات دەدات یا لە هاوشێوەی کردەوە چاکەکەت پاداشتت ئەداتەوە لێرەش ئەمان نیازیان وا بوو خەڵکی فەقیر و هەژار بێبەشکەن خوای گەورە بێبەشیانی کرد خوای گەورە بەرهەمەکەی لیان سەنەوە
قال أوسطهم ألم أقل لكم لولا تسبحون ئەوەی کە لە هەمویان عاقڵتر بوو دادپەروەرتر بوو پێشتریش ئامۆژگاریەکیانی کرد کەشتی وامەکەن ئەی من پێتانم نەوت بڵێن ئینشاءڵڵا ئەچینە سەری ئینشاءڵڵا واکەین ئەی بۆ ئینشاءڵڵا یەکتان نەکرد یا بۆ زیکری خواتان نەکرد سوبحان الله ناکەن قالوا سبحان ربنا إنا كنا ظالمين اینجا دانێنا وتیان پاک و منەزەهی بۆ خوای گەورە زوڵم لە کەس ناکە خوای گەورە ستەم لە کەس ناکە ئێمە بەڕاستی زاڵم بووین بەڕاستی ستەمکار بووین ئەو فەقیر و هەژارانە ماوەی ساڵێک چاوەڕێی دەست ئێمە و باخەکەی ئێمە ویستمان بێبەشیان کرد بەڕاستی ستەمکار بووین و زاڵم بووین دانیان نا بە تاوانی خۆیانە کە گرنگە ئینسان ئەگەر تاوانێکی کرد زوو پەشیمان بەرەوە دان بنێ بە تاوانەکەی خۆتە لەسەری بەردەوام مەبە فأقبل بعضهم على بعض يتلاومون اینجا ڕویان کردە یەکتری لۆمە یەکتریان نەکرد ئەوی خەتای تۆ بوو ئەوێت فیکرەکەین تۆ بوو ئەوی تۆ هانی ئێمەدا تۆوتە دوا بکەن کەوتنە لۆمەکردنی یەکتری بەڵام لە پاش چی سوودی نییە قالوا يا ويلنا إنا كنا طاغين وتیان هاوار بۆ خۆمان بەڕاستی ئێمە توغیانمان کرد سەرکەشیمان کرد سنوورمان بەزان خراپەمان کرد عسى ربنا أن يبدلنا خيرا منها إنا إلى ربنا راغبون بەڵکو خوای گەورە بە باشتر بۆمان بگۆڕێ پەشیمان بوونەوە کە گرنگە ئینسان تاوانی کرد زوو پەشیمان بێتەوە زوو دەستی لێ هەڵگرێ زوو تەوبەی لێ بکە لەسەری بەردەوام نەبێ وتیان بەڵکو خوای گەورە بۆمان بگۆڕێ بە باشتر جا هەیە لە زانایانی مفەسیرین ئەڵێن لە دوای ئەوەی تەوبەیان کرد لە ساڵی داهاتوو خوای کە دەستیان کردەوە بە زەرعات خوای گەورە دیسانەوە بەرەکەتی تێکرد لە بەروی تەوبەیان کرد و گەڕانەوە كذلك العذاب خوای گەورە فەرمێ سزای ئێمە ئاوایە ولعذاب الآخرة أكبر لو كانوا يعلمون يشتا سزای قیامەت ماوە سزای قیامەت زۆر گەورەترە ئەگەر بزانن ئەمە یشتا تەوبەیان کرد زوو بە خۆیان ئەچوونەوە کەواتە هەر کەسێ نیازێکی خراپی هەبێ هەوڵ بدا بۆ ئیشێکی خراپ خوای گەورە ئەو ئیشە خراپەی لەسەر ئەنووسێ ئەی بۆ نمونە کەسێک فیشەک بنێتە کەسێکە بۆی بیکوژێ بەری نەکەوێت خوای گەورە حسابی قاتیلی لەگەڵاکە لە بەروی هەوڵی کوشتنی کەسێکی داوە بۆی نەکراوە ئەمان هەوڵیاندا بەڵام بۆیان نەچۆ سەر ئیشەکە خوای گەورە سزایانیدا و حسابی ئەوەی بۆیان کردکەوە فەقیر و هەژاریان بێبەش کردو کەسێ بڕوا دزی بکە بۆی نەگونجێ خوای گەورە حسابی دزی لەگەڵاکە کەسێ بڕوا زینا بکە دەستی نەکەوێت خوای گەورە حسابی زیناکەری بۆکە لە ڕۆژی قیامەت واتە بۆ هەر خراپەیەک هەنگاو بنێ مەبەستت بێ بەڵام دەست نەکەوێت نەتوانی بۆ جێبەجێ نەبێ ئەوە خوای گەورە حسابی ئەو تاوانەت لەگەڵاکە کە تۆ ئەنجامت داوە بۆیە بێ ئینسانی ماندار بەڵام ئەگەر لەبەر خوای گەورە بگەڕێیتەوە ئەوە خوای گەورە بە حەسەنە و چاکە بۆتە نووسێ بەڵام کە ویستت دەست کەوێ و دەست نەکەوت خوای گەورە لە ڕۆژی قیامەت حسابی ئەوەت بۆ کاکە تۆ ئەو تاوانە گەورەت ئەنجام داوە بۆیە بێ ئینسانی ماندار بەرەو تاوان نەڕۆی بەرەو خراپە نەڕۆی کە ڕۆیشتی دەست کەوت هەر تاوانباری دەستیشت نەکەوێ خوای گەورە هەر حسابی ئەو تاوانبارت لەگەڵاکە ئەمانە دەستیان نەکەوت بەڵام خوای گەورە عقوبە و سزایانیدا و تەوبەیان کرد خوای گەورە لێیان خۆش بوو لە داهاتوە کەواتە ئەمە دەرس و پند و عیبرەتی زۆری تایە ئینسان سەبەب و هۆکارێکی نەبوونی ڕزق و ڕۆزی نەبوونی پیت و بەرەکەت لە کاسپیە لە ڕزقە لە پارەیە نەدانی زەکات و نەدانی خێر و سەدەقێ چەنەها کەسمان بینی مایەپووز بوون لەم تەمەنەکەمەی خۆمان چەنەها زروف گۆڕا چەنەها کەس دەوڵەمەند لێکەوتن مایەپووز بوون سەبەب و هۆکارێکی ئەوەیە کەوا زەکاتی ماڵەکەیان نادەن سەبەب و هۆکاری ئەوەیە کە خێر و سەدەقەی لێ ناکەن فەقیر و هەژاری لێ بێبەشەکەن وازانێ کە زەکاتەکەی دەرکرد ماڵەکەی کەمەکە وازانێ کە خێر و سەدەقەی کرد بەوە کەمەکە نازانێ بەمە خوا بەرەکەتی تێکە بەمە خوای گەورە بۆی ئەپارێزێ کە نەتکرد یعنی ئەمە لە سێ بەشە ئەم پیاوچاکە لە سێ بەشە بەشێکی کرد بە خێر لە شەریعەتی ئێمە ئەڵێ لە چل بەشە بەشێکی زەکاتە لە چلا یەکە 40 ملیۆنت هەبێ 1 ملیۆنێکی زەکاتە 40 وەرەقەت هەبێ 1 وەرەقەی زەکاتە لە ملیۆنێکە 25,000 لە چلا یەکە ئەی تۆ نەتوانی لە چلا یەک بەشێکی جیاکەیتەوە بۆ خوا بڵێ کەم ئەکا بەڵام نازانی کە دەرت نەکرد خوای گەورە ئەو ماڵی تۆ لە ناو ئەدا
پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم أفرمي ما من يوم يصبح العباد فيه إلا وملكان ينزلان حج روج يغنية بندكان روجي تياب كنوا إلا دو ملائكة لآسمان ولا لين خواي قولوا دابزن فيقول أحدهما يش يعني الله اللهم أعطي منفقا خلفه دعاء الله يش يعني الله خوايا هر کسی مالی لپیناو تو ابخشی خوای جی بو پرکرو خوای برکتی بو تیبکه اما ملائکت ولا لایان خواوتی به امر خوا دعاء کنو دعاء قبوله خوای هر کسی مالکی لپیناو تو ابخشی خوای برکتی تیک خوای جی بو پرکرو کواته کلیت درکر خوای گوره جد بو پرکاتو خوای گوره برکتی تیک خوای گوره لفوتانی پاریزه اویتری ان الله ويقول الاخر اللهم اعطي ممسكا تلفا خوایە هەر کەسێ ماڵەکەی گرتووە لێی نابەخشێ لە پێناوتۆ خوایە ماڵەکەی تووشی لە ناوچونکە خوایە تووشی تەلەفیکە خوایە خێری لێ نەدینێ خوایە بە خاوەنی نەبێ ئەم مەلایکەت و لە ئاسمان هەموو ڕۆژێ هیچ ڕۆژێک نییە ئیلا ئەو دوو مەلایکەتە دائەبەزن ئیشی تایبەتیان ئەو دوعاکردنێ هەموو ڕۆژێ یەکیان دوعاکە بۆ کەسانەی کەوا خێر و سەدەقە ئەکەن و زەکات ئەدەن و دەست بڵاون و خێرخوازن ئەوەی تریشیان دوعاکە لە ماڵ و سەروەت و سامانی ئەو کەسەی کەوا ڕەزیلە کەوا چروکە کە ماڵەکەی ئەهێلێتەوە بۆ میراتگرەکانی بۆیە ئەگەر نەیبەخشی لە ناو ئەچێ ئەمڕۆ نا بەیانی نا ساڵێتر نا دویتر ئیلا خوای گەورە تووشی تەلەف و لە ناوچوونیەکە تووشی بەڵام موسیبەتێکی بەسەراتێنێ اینجا لێکی دەرەوە بۆ زەرەرم کرد بۆ مفلیس بووم بۆ مایە پووز بووم سەبەبەکەی چی بوو لەبەر ئەو بوو نەوت ڕۆی لەبەر ئەو بوو دۆلار بەرز بووە لەبەر ئەو بوو سنوور گیرا لەبەر ئەو بوو باران لێیدا لەبەر ئەو بوو خۆر وای لێکرد نا لەبەر ئەو بوو کە عقوبەیەکە و خوای گەورە عقوبەتیدا لەبەر ئەوەی خێر و سەدەقەت لێ نەکرد لەبەرەوەی حەقی خوای گەورەت لێ نەدا لەبەرەوەی زەکاتە فەرزەکەت دەرنەکرد چ جای خێر و سەدەقە ئەمە سزای دنیا خوای گەورە سزای ئەو کەسانە ئەدا و مایە پوچێنەکە ئەی لە ڕۆژی قیامەتە سزایان قورسترە پەنا بخوا سزای قیامەت هەر قياس ناكري لقى سزاي دنيا والذين يكنزون الذهب والفضة ولا ينفقونها في سبيل الله فبشرهم بعذاب أليم أي محمد صلى الله عليه وسلم أو كساني أعطون الزيو كوي أكنو هلي أقرنو زكاتي حقي خواي قورو حقي فقيري لنادن أمانا مجديان بدري بس زايشي زور بإيش وعزار يوم يحمى عليها في نار جهنم للروج قيامة أو أعطون الزيو بآقري دوزخ داخ أكرير فتكوى بها جباههم أعطونكي خوي باركي خوي هندري وكو سيني بان أكريتوا صفحت له صفائح من نار في صلى الله عليه وسلم بان أكريتوا بآقري دوزخ داخ أكرير دمتشاوي بي داخ أكرير يكم زار دمتشاوي لبروي فقيرك هاتو داواي كردو روي قرش كردو روي لي ورجي الراوة إنجا جنوبهم لا يكاني كروي ورجي الراوة لا يتيكردو إنجا وظهورهم بشتي تيكردو رويشتو جوابي نداوتو دمتشاوي ولا يكانوا بشتي بي داخ أكرير بيانا وتري هذا ما كنستم لأنفسكم فذوقوا ما كنتم تكنزون أما أو كنزو باريبو كزكاة لينادا خير وصدقة وشاكت ليناكر دي بتيجا بكنزكي خوتو بباركي خوت سزادري پیغمبری خدا صلی الله علیه و سلم فرمی هیچ کسی نیه خاون زیر و زیو زکاتی ندا حقی ندا الا لروش قیامت بو شوازه سزا ادريت كلما بردت اعيدت هر او نكسات بو دوباره لاجر جهنم بو داخل كريو بي داخل كريتو في يوم كان مقداره 50,000 سنه للروج يكا كاندازكي 50,000 سال يك روج شي ساحي محشر ب 50,000 سال تي ابري يك روج سزا بدري وقواي 50,000 ساڵی دنیا سزا بدرێ سزاکەیشی بەردەوامە ئەو ئاڵتون و زیوە ئەو پارەیە هەر کە سارد بۆەوە بۆی داخەکرێتەوە پێی داخەکرێت سزاکەی ئەچێژێ دوای ئەوە اینجا ئەگەر کابرا بەهەشتی بێ ئەچێتە بەهەشت ئەگەر دۆزەخی بێ اینجا ئەچێتە دۆزەخ هێشتا ئەمە پێش چوونە دۆزەخ لە ساحەی مەحشەرە بەتایبەت سزا لەو کەسانە ئەسەندرێکەوە زەکاتی ماڵیان نەداو بۆیە بێ ئینسانی ئیماندار خوي روبروي سزاي الدنيا وقيامت نكاتو خوي نخلتيني الشيطان فيلي لينكا لبر معلوم نال خوي تاوان بار نكا حقي خوي قوري ليبدا بو بركتي تي اكوي خوي قورا قشو نما اخات باركتوا سروت سامانتوا بوت اباريزي ولدنيا وقيامتها سربرزو
سەرکەوتوو سەرفرازە بێ ئینشاءڵڵا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکە ئیمام موسلیمی جێڕێتەوە فەرمێ پیاوێک بە دەشتاییەکە ئەڕۆی فسمع صوتا من سحابة گوێی لێبوو لە ئاسمانەوە لەناو هەورەکەەوە گوێی لە دەنگێک بوو دەنجێک هات بە هەورەکەی وت ئیسقی حەدیقەتە فولان ئەی هەور بڕۆ باخی فڵانە کەس ئاودە ناوی هێنا ناوەکەی هێنا باخی فڵانە کەس ئاو بدە فتەنەحە ذلك السحاب ئەو پەڵە هەورەیش هات فأفرغ ماءه في حرة لا شوێنێکی بەردەڵانێکە جۆگایەکە ئاوەکەی بەتاڵ کرد هەورەکە بە ئەمری خوای گەورە لە شوێنێکە ئاوەکەی بەتاڵ کرد ئەم پیاوەش کە گوێی لێبوو لە ئاسمانەوە بانجێک کرا و فەرمان کرا بە هەور بڕۆ باخی فڵانە کەس ئاودە بە جۆگەلەکەیە دوای ئاوەکە کەوت هەتاوەکو گەیشتە لای پیاوێ سیرەکە پیاوێک خاکە نازێ پاچێ بێڵێکی بەدەستەوەیە ئەو ئاوە دێتە سەر باخی ئەم پیاوە ئەمیش بە خاکە نازەکە ڕێیەکەی بۆ خۆشەکە و ئاوەکە دێتە سەر باخەکەی پێی وت یا عەبدەڵڵا مەسموکە ئەی بەندەی خوا تۆ ناوت چییە؟ وتی ناوم فڵانە کەسە سیرەکە ئەو ناوەیە کە ئەم لە گوێی لێبوو لە ئاسمانەوە فەرمان کراوتی بڕۆ باخی فڵانە کەس ئاودە وتی بۆ پرسیارت کرد لە ناوەکەم وتی جۆم لێبوو لە ئاسمانەوە فەرمان کرا بە هەورەکە کە بێ باخەکەی تۆ ئاو بدە تۆ چی ئەەکەی لەم باخەیە کە خوای گەورە پەڵە هەورێکی بەتایبەت بۆ تۆ ناردووە باخەکەی تۆی پێ ئاو بدە وتی باسم نەئەکرد بەڵام مادەم بەسەر هاتەکە وایە و هەموو شتێکت زانیوە پێتەڵێم فأتصدق بثلثه وتی باخەکە مەکەمە سێ بەشەوە بەشێکیان ئەەکەمە سەدەقە و خێر بۆ فەقیر و هەژار وآكل أنا وعيالي ثلثا من و ماڵ و مناڵیشم بەشێکی خۆین وأرد فيها ثلثه بەشێکیشیان سێیەکێکیشی ئەیکەمەوە مەصرفی باخەکە ئەمیش بە هەمان شێوە فەقیر و هەژاری لەبیر نەکردووە خوای گەورە ئەمر ئەکا بە پەڵە هەورێک بەتایبەت بڕۆ باخی فڵانە کەس ئاو بدە ئەی بۆ ئێستا باران کەم ئەبارێ ئەو خەڵکە پێویستی بە بارانە بارانەکە نییە ئەو هەورە لە ئاسمانە ئەگرمێنێ هەورە بروسکە دێ هەورە تریشقە دێ بە چەندەها سەعات باران نییە بۆچی سەبەب چییە لەبەر ئەوەیەکەوە سەبەبێکی سەرەکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێت لم يمنع قوم زكاة أموالهم إلا منعوا القطر من السماء هیچ کەس قومێک نییە کە زەکات نەدەن فەقیر و هەژار بێبەش بکەن لە زەکاتی ماڵەکەیان خێر و سەدەقە نەکەن ئیلا خوای گەورە بارانیان لە ئاسمان و لێگرێتەوە سەبەبی سەرەکی هۆکاری حەقیقی نەبوونی باران ئەوەیەکەوە خەڵک زەکاتەکەی نادا وەکو پێویست بە شێوازێکی گشتی بە تایبەتی دەوڵەمەندەکان زەکات نادا خوا ناناسێ نوێژ ناکە ڕوو لە خوا ناکە هەموو غەمی کۆکردنەوەی پارە و سەرۆت و سامان و هەیە موسڵمانیشە نوێژەکە بەڵام زەکات نادا ئەمە سەبەبن بۆ ئەوەی کەوا خوای گەورە لە ئاسمان و بارانمان لێ بگرێتەوە ولولا البهائم لم يمطروا خۆ ئەگەر ئەو کەمە بارانێش ئەبارێ فەرمێ ئەگەر لەبەر ئاژەڵ و بێجیانەکان نەبوایە ئەو کەمە بارانێش ناباری کەواتە ئەگەر بەندەکانی خوا ئەگەر موسڵمانان زەکاتی ماڵەکەیان بدەن ڕوو لە خوا بکەن لەسەر دین دامەزراو بن خوای گەورە بەرەکەتی ئاسمانیان بۆ ئەبارێنێ و لە زەویشەوە بەرەکەتیان بۆ دەرەکە وأن لو استقاموا على الطريقة لأسقيناهم ماء غدقا ئەگەر ئێوە دامەزراو بن لەسەر دین دەستگرتوو بن بە دینەوە ئەوە ئێمە بارانی بەخۆڕ و بەلێزمە و بە سووتان بۆ ئەبارێنی بەڵام کە لاتاندا بێ ئەمری خوای گەورەتان کرد تاوان و خراپەتان کرد خوای گەورەش بارانەکە ئەگرێتەوە ئەینێرێ بۆ شوێنێتر کەوا تاعەت و عیبادەتی خوای گەورەی تیا بکەن بۆیە پێویستە بگەڕێنەوە بۆ لای خوا ڕوو لە خوای گەورە بکەین ئەوەی زەکاتی هەیە ئەگەر چی کەمیش بێ زەکاتەکەی دەرکە کەم تەرخەمی نەکە زەکاتیش دەرەکەی خەڵکی وا هەبووە ئەڵێ چوومە کەسی وتۆتی مەڕەمەیە لێم بکڕە چوومە لێی بکڕم وتۆتی ئەمە هی زەکاتەکەی تومە کاکە وەڵی ئەم مەڕەلاتە بۆ زەکات نابێت ئەمە بۆ خوایە ئەڵێ کاکە تۆ کاڵە خۆریە بێستان ڕنی حەقە چییە تومە وەڵی خوای گەورەمەی ناوێت لە ڕانە مەڕێکی گەورەیە مەڕێ لات و پیر دەرکەی بۆ زەکات کە زەکاتیش دەرەکەی شتێکی باش دەرکە تا خوای گەورە لێت قبوڵکە ئەی دوو کوڕەکەی ئادەم کێشەکەیان یەکێکیان
گەنمەکەی وەکو زەکات وەکو خێر دەرکرد کامەی خراپ بەوەی دەرکرد خی گەورە لێ قبول نەکرد تۆ بێ زەکاتەکە دەرکەی اینجا نیەتت بۆ خوا بێ اینجا شتێکی باش و معقول دەرکەی بۆی فەقیرەکە ئیسفادەی لێ بکە شتێکی نەدەیتێ لە کۆڵ خۆتی بکەیتەوە فێڵ لە خۆت نەکەی کامەی چاکە لەبەر خی گەورەیە ساڵی جارێکە ئەگەر زەکاتێکی کەمتێ هەندێک زیاتر خێر و سەدەقەیشی لەگەڵ بکە ئەوەی زەکاتی نییە بڕێکەمیش بێ خێر بکە ماڵەکەت پاکەرەوە باخوای گەورە ماڵەکەت بپارێزێ باخوای گەورە لە دەرد و بەڵا بتپارێزێ باخوای گەورە ڕەحمت لێ بکە باخوای گەورە بارانمان بۆ ببارێنێ ئەگەر چاومان لە فەقیر و هەژار بێ خی گەورە چاوی لە ئێمە بێ ئیرحەموا من فی الأرض یرحەمکم من فی السما ئێوە ڕەحم بکەن بە خۆتان بەوەی لەسەر ڕووی زەوی هەیە ئەو خوایش کە لە ئاسمانە ڕەحمتان پێکە بەڵام ئێوە ڕەحم بە یەک نەکەن خی گەورەش ڕەحمی خۆیتان لێکەم ئەکاتەوە بۆیە پێویستە تەوبە بکەین بۆ لای خی گەورە بگەڕێنەوە ئەوەی کە داوامان لێکراوە جێبەجێ بکەین بەڵکو خی گەورە ڕەحم و کەرەم و میهرەبانی خۆی بڕژێنێ بەسەرمانە بێبەشمان نەکا لە ڕەحمی خۆی ئینشاءڵڵا داواکارین لە خی گەورە لە ڕەحمەت و کەرەم و میهرەبانی و بەزەی خۆی بێبەشمان نەکا یا ڕەبی خۆیان بەرەکەتی ئاسمانمان بۆ دابەزێنی یا ڕەبی خۆیان بەرەکەتی زەویمان بۆ دەربکەی یا ڕەبی خۆیان دەوڵەمەنەکان وا لێ بکەی کەوا زەکاتی ماڵیان دەربکەن چاویان لە فەقیر و هەژاران بێ ڕەحم و بەزەی بخەیتە دڵیان و بەرامبەر بە فەقیر و هەژاران یا ڕەبی خۆیان ڕەحم و بەزەی بخەیتە نێوانمانەوە خۆشەویستی و برایەتی و تەبایی بخەیتە نێوانمانەوە لە گوناه و تاوانەکانمان خۆش بی طاعەت و عیبادەتمان لێ قبوڵ کەی لە گوناه و تاوانی مردوەکانمان خۆش بی یا ڕەبی خۆیان رحمة وبركة مهرباني خود برجيني بسرمانا آمين والحمد لله رب العالمين وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين.